هاي مام سەیان پرسیارێکمە بوو لەسەر ئەم عەرەسچییەکان لەسەر چی؟ عەرەسچییەکان ئەوانەی کردن و سیارە فرۆشتن زۆر قسەم لەسەری کردووە فەرموو لە خزمەتەوە قوربان و مامۆسەیان وڵای ئەمەیان کەمێک جیاوازە ئادەی فەرموو وڵای مامۆسەیانەوەی ڕاستیە سارەیەکی بێم هەبوو لە عەرەزەکەی کەرارە لە لای خۆمان لێرە فرۆشمە کابرایە ڕاستی کەمە مەسروفی تیا بوو ئیتر کەمە پارەی کەمە کرد ئیتر وە قەرزدان پێ ئەلەساس وە قەرز بیدەمێ پارەی زیاتر بکە پارەی زیاتر ینی وە قەرز ئەلەساس بیدان پێی وتم کاکە یەکێ بکەرە کەفیل ئادەمێ ئیتر یەکی کردە کەفیل سێرەگەم دوو لە ڕێدوو هەردووکیان یەک لە یەک کڵاوچی تر دەچوون ئێسا سارە و مێرە ساریان فرۆش هەر ڕۆی سارە ڕۆی نەما اینجا چوو مامۆسەیان ڕاستی شکاتم لێی کرد حاکم ێژێ مانگی 25,000 یعنی من ئەوم پێ قبول نەکری هایتر ئەوەی ڕاستیە وەڵای در مامۆسەیان نازانم سە چی لەم کابرا بکەم شتی خەتەر خەتەرە دیدە مێشکمە یعنی بیکەم وڵی وەڵای برات بەزای پێکەنین بەچیت ئەڵێم ئەم خوشبوولە فێڵی لێ بکرێ ئێمە زۆر ئاسان فێڵمان لێکرێ قوربان مامۆسەیە وەڵی مامۆسا دوو لە ڕێتۆ هەر وەڵی قسەی وایان نەکرد خوا وەکیل مامۆسا واسایش ناخەوەتیان بەخوا بەس قسەی وایان نەکرد وا بردمانە وا باسی دوو لە ڕێتوە بە درۆکەیان ینی وا ئەکرد نییە ئەمەی کاکە من لە ئەوەن مدەی ئەوەنم پارەکە هەر ناو دەستا ئەمەنە یعنی دروی وایانەکرد دوو لە ڕێتۆ دوو لە ڕێ ئەو بینەرانە مامۆسا هەر نازانم بێشم چی قاسم بەوە ئەخە قوربانگیان قژلولێکی وەکو جەنابەت ئاوا بخەڵەتێ بە قسەی لووز ئەبێ ئافرەتی داما و چۆن نەخەڵەتێ منافەوە ئیتر قسەی خۆشی بۆکەن و سەوتی خۆشی بوون و زۆر بەسەریا هەڵەدەن و بەسەریا ئەلاوێنەوە و گۆرانی خۆشی بۆ ئەڵێن و هەها لە ماوەی 2 دقەیە ڕازیەکە تا ئەو کاتەی ملێشکێنێ و حەیای خۆی و بنەماڵەکە و براو کەسوکاریشی ئەبات وەڵا ڕاستی مامۆسەیان وڵایتر مامۆسەیان ئەوەی ڕاستی و ئەو کەفیلەش هەر لەگەڵ خۆیان بوو ئەو کەفیلە هەر عایدی خۆی بوو ئیتر وتم کەفیلە ئیتر وتی ئەوە کەفیلە و ئیتر وتم ئەوە ڕاستی ئێستا حاڵەکە منەوە ئێستا شتی خەدەر دێمێشما وەڵایە ترسم بیکەم مامۆسا خراپتر بەسەرم بکەوێ نە برا شرینەکەم خۆی دنیا بریتیە لەم تاقیکردنەوانە و بریتیە لە بەرزبوونەوە و دابەزی شەرت نییە تۆ هەموو جارێک لە ئیمتحانەکەیە دەرچیت و سەرکەوتوو بیت تۆ لەم ئیمتحانەیە ڕاست بووی بەڵام دەرسێکی زۆر باش فێر بوویتە وانەیەکی زۆر باش فێر بوویتە و ئەوەشی کە گوێی لە جەنابەتە بێت طبعا فێر ژیانە بێ فێر ئەوە بێ خەڵکانی قۆڵبڕ و دەستبڕ و ئەوانە بناسێت بۆیە برای شەریم گریمان ئەوەی تۆ بای 40 وەرەقەیە بای 50 وەرەقەیە باشە قوربانگیان قاچی هەر کەسێک بشکێنیت ئەبێت 50 وەرەقەی تر بیت ئەبێ 10 ساڵ 20 ساڵ لە زیندانە ژیان بەسەربەری زلەیەک بووە شێنیت ئەبێ 2 وەرەقی تێگەی قوربانگیان کەواتە قوربانگیان قەت قانجاز لە شەڕانیە لە شەڕا قەت سەرکەوتوو نابیت هەر کەسێ شەڕی کرد بێ قوربانگیان ئیلا دۆڕاوە بۆیە ئەوانی کە شەڕ ئەەکەن قەت براوە نەبوونە و قەت ئاواتە خوازیش نەبوونە بۆ جارێتر دووباری کەنەوە لە ژیانیانە وی قوربانگیان ئەمەی بەسەرت هاتووە ئیبتیلایە تاقیکردنەوەیە سەبری لەسەر بگرە مادام شتەکە ماڵی دنیایە الحەمدولillah چانیە لە برایەکتیان نەداوە لە خوشکێکتیان نەداوە بە سەیارە لە باوکتیان نەداوە لە دایکتیان نەداوە قوربانگیان یعنی ڕوحەکان الحەمدولillah مامۆسەیان ماڵی دنیا هیچ نە بەخەوا مۆسا من ئەوەنە خەفەتشی بۆ ناخۆم بەڵام خەفەت لە ئەوە خۆم کابرا بینم ماوە بەرچاومە دوانترە خەڵەتێنێ لەناو کەلارە پارەی فەقیر و ئەوە خەفەتەکە بەس لە ئەوە خۆ مامۆسا حاکمیش نایگرێت حکومەت نایگرێنە بەرەڵای کرد و لە ڕوویتەوە لە ڕێوە خەڵکە مامۆسا دەستی ئەمە برد و دەستی ئەو بڕێ وەڵی کێشە خۆزای دەوڵەمەند دەستی دەوڵەمەندی بڕێ قەسەم بەخوا گشتی فەقیر و داماوە قەسەم بەخوا گشتی فەقیر و داماوە سارەی 20 وەرەقەی و 30 وەرەقەی و 40 وەرەقەی لە 50 وەرەقە ناڕادەبانە ئیتر کاکە گیان وای لێ هاتووە براکەت کە ئیتر برای شیری ئیتر برای یعنی یەک دایک و باوک وای لێ هاتووە نەوێری قەرزی بیتێ لەبەر ئەوە خەڵکی خراپ هەیە بووە خۆی گەورە بۆتی قەرەبوو بکاتەوە سەبرە هەبێ قوربانگیان ئەوەی لەسەر سەبرانە لەسەر خەیرانە
یەقینە تەبێت خی گەورە بۆتی قەرەبووە کاتەوە. الله یارمەتی دەرت بێ براکەم، لە خزمەتت دام.